بینەرانی عزیز ئەو کاتتان باش دیسان بەخێر بێنەوە بۆ بەرنمەیەکی تر و گفتوگۆیەکی تر لەگەڵ کەسایەتێکی ناسراوی ڕۆژهەڵاتی کوردستان. لە بەرنامەی ئەمجارەدا لە گفتوگۆی ئەمجارەدا لەگەڵ مامۆستا ئاسۆ پیرۆتی کە لە ئێستادا سەرۆکی کۆمەڵی قوتابخانەکانی شاری رێنانە لە وڵاتی سوئیس، پێشتر ئەندام بووە و ئەندامی سەرکردایەتی پارتی سوسیالیستی سوئیس بووە، ماوەیەک بەرپرسایەتی سەرۆکایەتی ئەم پارتەشی لە ئەستۆ بووە لە ناوچەی خۆیان. کەسایەتێکی نزیک لە دکتۆر قاسم نووب بۆ لە سەردەمی شۆڕش لە داوای شۆڕشی گەلانی ئێران. زۆر خۆشحاڵین کە لە بەرنامەی ئەم جارەدا میوانداری بەڕێز مامۆستا ئاسۆ پیرۆتی دەکەم. مامۆستا بەخێر بێ بۆ ئەم گفتوگۆیە. سپاسی ئەوەش دەکەم بۆ هەلەیم بۆتان ڕەخساندوینە کە بتوانین لەگەڵ ئێوە هێندێک بیر و بۆچوون باس بکەین. سپاسان دەکەم. باسەکەمان لەوە دەست پێ بکەین. لە دوای شۆڕشی گەلانی ئێران 1970-1979 دەرفەتێکی زێڕین و مێژووی بۆ گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕەخساوە. حیزبەکان کۆمەڵ و دیموکرات وەکو دوو پارتی سەرەکی لە ڕۆژهەڵاتی کوردستان بوونە نوێنەری گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و لەگەڵ نوێنەرانی کۆماری ئیسلامی کەوتنە گفتوگۆ و دیالۆگ بۆ چارەسەری پرسی کورد. واتە دەتوانین بڵین ئەو سەردەمێکی زۆر زێڕین بوو. ئەگەر باسەکەمان لەوە دەست پێ بکەین، ئەهمیەت و گرنگی ئەو سەردەمە لە چیدا بوو؟ دیارە بەر لە هەموو شتێک پێم خۆش بوو سپاسی ئەو دەستپێکردنەوە ئەکتیڤیتیەوە بکەم کە خۆی بۆ خۆی لە خۆیدا لایەنێکی بەڕاستی ئەرێنی حەڕەکەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دەردەخات کە ئەوە لە لایەنەکانی دیکەدا بۆ شێوە بەرچاو ناکەوێت و بۆ خۆی هەرزارێنانیشی مثبەتە کەمە دەتوانین بەسەر مەسەلەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا بینەوە. بەبێشک ئەو دەم هەلێک بوو بۆ کورد کە بتوانێ بیقۆزێتەوە. تا ئێستێکان ئێمە بۆ خۆمان لەسەر ئەو واقعیەتە ڕوونین کە نە لە ئێران نە لە تورکیا نە لە عێراق یا لە سووریە کە کوردستانیان بەسەردەدا بەشکردراوە کورد ناتوانێت یعنی دەتوانای دانی حکوومەتەکانی ناوەندی بڕوخێنێت و هەدەف نیەتیشی ئەوە نییە کە حکوومەتی ناوەندی بڕوخێنە، بەڵکو دەیهەوێ بە ئامانجەکانی ینی مافینەتەوەی کورد لە ئەو بەشێکەتیدا بژی یا بەرحاڵ ئەو پرۆژەی کە باسی دەکەین کوردستانێکی سەربەخۆ ئەگەر لە حاڵەتی ئیدئالی خۆیدا بێ بەدی بێت. پس ئەگەر وابوو گۆڕانکاریەکانی ناوچەنە کە کورد دەتوانێت خۆی بۆ حازر بکات چۆنی بقۆزێتەوە. دەوەدا دیارە هەلێکی یەکجار زۆر باش بۆ ڕۆژهەڵاتی کوردستان پێک هات کە بەداخەوە بەو شێوەی پێویستە لە ڕوانگەی منەوە نەماتوانی کەڵکی لێوە بگرین. ئەویش هۆکاری یەکجار زۆرن. دیارە دەمەوێت دەپێش هەموو شتێکیدادا کەوانەیەکی تایبەتدا ئاماژە بۆ بکەم. ئێستێکان ئەگەر بچاوێکی ڕەخنەگەرانە چاو لە ڕابردوو دەکەین بە هیچ شێوەیەک بەهێن نەگرتن و یا بێبایەخکردنی ئەو هەموو خەبات و قوربانیەی کە لەمە پێشکردراوە نییت، بەڵکو بە پێچەوانە لە سایەی ئەو خەبات و شۆڕش و واتە حتا هەڵەکانەوە کە هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا کردراوە یا لە پارچەکانی دیکە کردراوە، ئێمە ئێستێکانە دەتوانین باسی ڕابردوومان بکەین و بەسەری دابینەوە. پس بەر لە هەموو شتێکی من بەش بە حاڵی خۆم سەری کوڕنۆش بۆ هەر تاکێک واتە تاکێکی کورد کە هیچ بەڵکو زۆر جاریش دیومانە کەسانێکی کە بە نەتەوەی ینی کوردیش نەبوونە بەڵکو لە ڕزگەزەکانی دیکە ینی لە میلیەتەکانی دیکە بوونە بۆ مەسلەی کورد و بۆ مافی ڕەوای کورد خەباتیان کردو. من سەری کوڕنۆژ لە بەرابەر هەموو ئەو تێکۆشانانە بە هەموو بیر و بۆچوونی خۆیان و لە هەر کاتێکیدا کردویانە دەکەم. بەڵام جالێرە هێنانە خوارەوەی خەباتی ئەوان نییە، بەڵکو نرخاندنی خەباتی ئەوانە جا ئەو دەحش بڵین بۆچی پێنەگەیشتوینە. ئەوان خۆیان قوربان کرد، ئەوان خۆیان فیدا کرد. وەک یەکێک لە فیلزۆفەکانی فەرەنسا باسی ئەوە دەکات، دەڵێم مهم ئەوە نییە کە ئەمن ئەنی مهم ئەوەی ئەو شتێک کە دەڵم دڵپاکانە بێ، نەک ئەوەی کە ئەلبێرت ژاکار باسیەوە دەکات، دەڵێم مهم ئەوەیە کە ئەو شتێمە کە دڵم دڵپاکانە بێ، نەک ئەوەی کە ڕاست بێ. یعنی ئەو لەباری باسی زانست دەکات، باسی علم دەکات، بەڵام دەڵێم هێزری من و مێشکی من ئێستەکانە ئەوەندە دەتوانێت بە سەداقەتەوە دەتوانم ئەوەندە بسمە پێشەوە داهاتوو دەتوانی پێم بڵە نا ئەوانە ئەو بۆ چونانی تۆ هەڵەبوونە. باشە مەسلێکی زانستی زادەوەدا ئێمە نەماتوانی بەداخەوە بەو شێوەی کە پێویستە لەو هەلە بەباشی کەڵوەربگرین و زیانێکی یەکجار زۆریش ماوێ کردووە. هۆکارەکان چ بوو؟ بۆچی کورد نەیتوانی ئەو دەرفەتە بە دەرفەتێکی زێڕین کە دەرفەتێکی زێڕین بوو ڕەخسا بوو بۆ گەلی کورد
ئەو دوو حیزبی سەرەکی لە ڕۆژهەڵاتی کوردستان بچی نەیانتوانی پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرەوە قارێک ببن کە چارەسەر بکرێت. ئەلبەتە زۆر کەس باسی ئەو مەسەلە دەکەن لە زۆر گۆشەنگاوە ئەو باسە هاتوتە ئاراوە و بەیس لە هەر کەسەی لە لای خۆیەوە دەهێوێ مێشکی خۆی بکوشێ و بزانێت کە چ ڕێگایەک پێشکەش دەکردرێ بۆ ئەوەی کە مە بزانین چیما کردو بۆچی وانە بوو. یەکێک لەو هەڵانێک کە ئێمە من دەتوانم ببینم ئەوەیە بۆی هەیە قوارێ حیزبەکانی ئێمە یا ستروکتوری ئەو حیزبانی ئێمە کە دروست کردراون وڵامدەری ئەو شێوە خەباتێکی ئێمە دەمانەوێت لە کوردستانی لە ڕۆژهەڵاتی کوردستان نەبوو بێت. یعنی چۆن حیزبەکانی ئێمە زیاتر بە شێوەیەکی یەک حیزبی سیستمی دەوڵەتی قوارەکەی خۆیان داڕشتووە، ینی توانای ئەوەی نییە کە لەگەڵ حیزبێکی دیکە لەگەڵ گروپێکی دیکە لەگەڵ لایەنێکی دیکە هاوبەشی دەسەڵات بێ. ئەو دەهزری خۆیدا وابیر دەکاتەوە کە ئەو جێگری دەسەڵات لە ڕۆژهەڵاتی کوردستان یا لە پارچەکانی دیکەژەوانێک بێ باسی بکەین. ئەوە هۆکارێکی سەرچێ بۆ من وەک ئینسانێکی بارهێنەر لە چاو لە مەسەلەکە دەکەم، ئێمە وا ئینسانەکانی خۆمان گروپەکانی خۆمان بار نەهێناوە کە ئێمە ژێر مەجموعەی حرەکەتێکی یعنی حرەکەتێکە بۆ نیشتمانێک بنێوی کوردستان هەوڵ دەدا ئێمە لایەنێکی لەو حرەکەتین. جا کاتێک ئێمە خۆمان پێلایانی ئەسڵی حرەکەتەکە بێ لایەنی دیکە ناتوانین لەگەڵی بژی. جا ئەوەڵین بەینی دروستکردنی هەر لایەنێکی دیکە بە مشکلە بۆ خۆمانی دەزانین. جا ئەوە نەیهێشت کە کورد لە کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو یەکگرتووی بە نێوی پرۆژەیەکی نیشتمانی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان دروست بکە، بەڵکو زیاتر هێزەکانی ئێمە هاتنەوە سەر خۆیان بە دژی یەکدر بتوانن ململانێ بکەن. ئەو ململانێ شتێکی بە بڕوای من زانستی یعنی شتێکی ئینکار نەشودنی وەک فارسکوتنی دروست دەبێت، چونچین قوارەکەی ئێمە ئەو ئیجازە بەوە نادا لەگەڵ ئەوی دیکە کار بکەین. بابەتێکە حیزبەکان لەو سەردەمەدا زۆر تەئکیدیان لەسەر دەکردەوە، جەختیان لێ دەکردەوە پرسی خودموختاری بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بوو. سەرەتا زۆر باسی ئەوە دەکرا کە دەبێت دیموکراسی لە ئێران چارەسەر دابین بکرێت، ئەوجا بیر لە مافەنەتەوایەتەکانی گەلی کورد بکرێتەوە. ئایا مافەنەتەوایەتەکانی گەلی کورد لە چوارچێوەی کوردستانێکی خودموختار لەو سەردەمە دەستەبەر دەکرا؟ ئێمە من پێم باشە بەو شێوە هەر تاکێکی کوردیا هەر حیزبێکی سیاسی ئەو پرسیار لە خۆی بکە ئایا دەسەڵاتداری لەمە و پێشی ئێران ئەوڕۆکانە دەسەڵاتدارێکی دیکەیە لە داهاتوو دەتوانێت دەسەڵاتدارێکی دیکە بێ. جارێک کولتوری گشتی خەڵکی ئێران ئایا حازرە قبولی واقعی بوونی مەسلەیەک بەنێوینەتەوەیکی کورد بکە، نە لە زمانی شادا نە ئێستێک پاش 42 ساڵ باشە بە گشتێتی خۆی خەڵکی ئێران و بە تایبەت حکوومەتی ناوەندی تا ئێستێکانە بەو قەنەعەتە نەگەیشتوونەکە کورد دەبی مافی هەبێ. جا هەر یەکەی لەمە پێشدەنی و سیستمێکی تەوامیەتی ئەرزیرە باشە گرتوێتی ئەو ڕۆکانە بە نێوێکی زیاتر دەتوانێت ئیدئۆلۆژیک بێ، سبەینێ دەتوانێت نێوێکی دیکە هەبێ، بەڵام دەسەڵاتی ناوەندی بە هیچ شێوەیەکی باوەڕی بە مەسلەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژهەڵات نییە. ئەوە کوردە دەبی مافی خۆی بسەلمێنێ. ئەو مافەرجا چۆنی بسەلمێنێ ئەوەیە لێرە بۆ من دەگەڕێتەوە مشکلەی خۆمان گرفتەکانی خۆمان چییە تا ئێستێکانە من نەماتوانیوە ئەو مافانە بچەسپێنین. لە دوژمن ناچمە سەری چونچین بابەتی هەندە مەسەلەکە لەباری جنایەتەوە لەباری قەتڵ عامەوە لەباری زوڵمەوە لە هەر بارێکەوە بڵێ ئەوان بەڕاستی دریان نەکردو ئەوەی لە دەستیان هاتو تا ئەستێکانە کردویانە بۆ فریودانمان لەمە و پێش لە سمکۆکانمانەوە بگرە بانجیانکەن بۆ گفتوگۆ لە خاسمولەکانمان کە ئینسانەکانە لە قەلبی نێودڵی ئوروپادا بەداخەوە خێنیان بڕژێنە سەر ئەرزی. لەو بارەوە ئێمە من دەگەڕێمەوە سەر خۆمان چی بوونە مشکلەکانی نییە و ئێمە کە من نەماتوانیوە ئەوەی بەسەر حکوومەتی ناوەندی دەو هەلە زیارینەدا بچەسپێنین. ئێمە هەڵی خۆمان زۆر بووە کە قسە لە ڕابردوو دەکردرێت لەو سەردەمەدا و باسکردن لەو بابەتانێکی لەو سەردەمە ڕوویدا دەکرێت ببێتە ئەزمونێک بۆ داهاتوو بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بۆی ئەو هەڵانە دووبارە نەبنەوە بە شەرتێک ئەگەر دیسان هەڵەنەکەم دیسان بینە سەر دنیای ئەوڕۆکانی پێشکەوتی و لە ڕووی زانستەوە بۆ مەسەلەکە بچین. ئەگەر وەک نەفرێکی زانستی بێ لەسەر مەسەلەیەک ئەنشتاین ئەوما بێت دەڵە کاکە تۆ ئەگەر شتێک ئازمایش دەکەی
ئەگەر بە حینی شەرتەکانی لەمەوە پێش شتێک ئازمایش بکەی و چاوەڕوانی ئەوە بێ دەستکەوتێکی دیکەتە بێت جەسارەتە دەڵێت کارشی ئینی عەقڵێکی گەمژانەیە. ئەگەر ئێمە عینی هەڵک عینی سترکتوری لەمە و پێشمان هەیە عینی شێوە کار و کردەوەی لەمە و پێشمان هەیەوە هەر بەو شێوە بچینە پێش و چاوەڕوان بین دەستکەوتی دیکەمان دەبێ هەڵەکی زۆر گەورە دەکەین. دوژمن دەتوانێت مێتۆدۆلۆژیەکانی خۆی بگۆڕێ بەڵام ئەوە لە دەست ئێمەدا نیە. ئێمە کاتێک دەتوانین شانسی سەرکەوتنی خۆمان دروست بکەین کە ئێمە ئەو جێگایی کە لە ژێر شێفی ئێمەدای ینی خۆمان دەتوانین لە گۆڕانکاری بەسەر خۆمان دابێنین. ئێمە چاوەڕان نابی چاوەڕانی ئەوە بین کە دەوڵەتی ناوەندی گۆڕان دەنێ و خۆیدا پێک بێنێ و ڕۆژێک بە قەناعەتی بەوە بێ کە ماف بدا بە ئێمە بەوە ناگەین. من لەسەر ئەو قەناعەتم کورد لە کوردستانی ڕۆژهەڵات حیزبەکان وەک بەگشتی هەر تاکێکی کورد دەبی بەسەر خۆمان دابینەوە کە ئێمە هەڵەمان یەکجار زۆرە لەو لایەنانەوە کە ئێمە بەسەر خۆماندا ناینەوە کە چۆن لە هەمبەری دوژمن ڕاوەستین و مافەکانی خۆمانی بەسەردا بسپێنین. لە دوای شۆڕشی گێلانی ئێران تا 1985 پرسی کورد زۆر لە ڕۆژەڤدا بوو و هەمیشە شەڕ و ناکۆکی و ململانەی لە نێوان هێزە کوردیەکان و کۆماری ئیسلامی هەبووە. بابەتێک بەناوی پرسی کورد هەروەگا ئاماژەم پێکرد لە ڕۆژەڤدا بوو بەڵام لە دوای تیرۆری ڕێبەرانی کورد لە ئوروپا دکتۆر قاسم و دکتۆر شەرەف کەندی و لاوازکردنی بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و هاتنە خوارەوەی حیزبەکان ئەم پرسە زۆر لاواز بوو بەداخەوە. دەتوانین بڵێن لە 15 ساڵی ڕابردوو پرسی کورد پرسێک نییە لە ئێران لە ڕۆژەڤدا بێ هۆکارەکەی بۆچی دەگەڕێت؟ دیارە ئەگەر باسی مەسەلەی کورد بکەین پرسی کورد بکەین خۆی لە خۆیدا دەهزری هەر کتاکێکی کوردە شتێکی زۆر سادەیە. دڵنیکا کە کورد تەنیا مافی خۆی دەوێتی دیکە بەڵام وەدەستهێنانی ئەو مافە بە شێوەیەکی ژێئۆپۆلیتیک بە تایبەت لە باری ئابووریەوە لە باری منتەقەی و جوغرافیایەوە کورد ناوچەیەکی ئەوەندە حساسدا هەڵکەوتووە کە یەکجار ئەو مەسەلەکە پیچیدەیە ینی ئاڵۆزە. پس وابوو دەبی ئێمە بین بەسەر خۆماندا لەسەر خۆماندا کار بکەین چۆنە دەتوانین ئەو دەو ئاڵۆزیەدا مەسەلەی کورد بێنینە سەر میزی قسە ئەهڕۆمی قودرەتی ئێمە چن کە بتوانین نیشانیان بدەین کە لایەنی بەرامبەر مەجبور بێت دان بەو بێنێ دەگەڵ ئێمە دانیشێ. دەوڵەتەکانی ناوەندی تا ئێستا ئەگەر دیتوانە حرەکەی کورد بەهۆی مەسەلی نێونەتەوەی هێزێکی هەیە هەمیشە زۆر جوانتوانیوێنەکایە بکەن هێناوێنە دروست لەو قەڵشەی کە دنیا ئێمەدایە دیێن دەگەڵ لایەن قسە دەکەن دەگەڵ مەسەلەی کورد قسە ناکەن ینی جامدیەمەوە سەر خۆمان پس ئەوە حیب لێرە لە ئێمەدا بووە تا ئێستا لە کوردستانی ڕۆژهەڵات ئێمە فاکتۆرێکی سربەخۆی بە نێوی حرەکەی کوردی ڕۆژهەڵاتی کوردستانمان دروست نەکردووە. ینی ئەگەر بەهۆی مەسەلەی نێونەتەوەی جاروبار دەوڵەتی ناوەندی دەکەوێتە بەهۆی قەیرانەکانی نێوە و دەرەوە دەکەوێتە دەهێندێک زەحمەتەوە لایانی مەسەلەی کورد شل دەکاتەوە کە لەوێ مشکلی بۆ دروست نەبێ. بەڵام لێرەشدا زۆر بە شێوەی تاکتیک زۆر بە زەرافەتەوە دێتە پێشێ دەچێت دەگەڵ ئەولانی دیکە قسە دەکا ئیتفاقەن درز زیاتر دەخاتە دنیا و ئەوانەوە چون بۆچی ئێمە تاسێکانش لە کوردستان ڕۆژهەڵات ئێمە ئادرسێکمان بە نێوی ڕۆژهەڵاتی کوردستان و بتوانین مەسەلەی کورد مەطرح بکە نییە. ئەوە دیسان دەڵم نیشانی کەمکردنەوەی ئەو خەبات هەر ئەلعانەکانە هەیە نییە. ئەو خەباتە هەیە پێشمەرگە هەیە زەحمەتمان هەیە دەمان کوژن بەڵام ئایا ئەوە دەتوانێت ئێمە وا لێ بکە کە ئەگەر هەلێکیش بێ ئێمە بتوانین کاچی لێوەربگرین لەسەر قەناعەتم نا ئەگەر هەر بۆ شێوە بێ نا. لە هەموو ئەو گفتوگۆ دانیشتانەی کە حیزبەکان لەگەڵ نوێنەرانی کۆماری ئیسلامی هەیان بووە هەمیشە وەڵامی کۆماری ئیسلامی توندوتیژی بۆ دەستی بۆ تیرۆر و کوشتنی ڕێبەرانی کورد بردووە. لە کاتێکدا ئێمە دەبینین لە 40 ساڵی ڕابردوودا بەردەوام حیزبەکان پرسی دیالۆگ دەوروژێن و دەڵێن ئێمە ئامادەین گفتوگۆ لەگەڵ کۆماری ئیسلامی بکەین بۆ چارەسەرکردنی پرسی کورد. ئایا چارەسەرکردنی پرسی کورد لەگەڵ کۆماری ئیسلامی بە دیالۆگ چارەسەر دەکرێت؟ ئێمە من پرسیارێک بەو شێوە دێنمەوە سەر مەسەلەی کورد. ئێمە چ شتێک بۆ خۆمان دادەنین کە ببێتە هێز بۆ ئێمە کە کەسێک ئێمە بەهێند بگرێت تا دەگەڵمان دیالۆگ بکە. من دیارە لە دنیای پێشکەوتوودا ئەمە ناتوانین بڵێ ئێمە دژ دیالۆگین بەڵام ئایا ئێمە خۆمان ساز کردو بۆ ئەوەی کە بتوانین لایەنگری دیالۆگێک بین؟ نا ئێمە ناتوانین
داوای دیالۆگ بکەین کە دەزانین کە ئێمە بەهێند وەرناگیرین. ئێمە من زۆر لایەنەکان لە برادرانی دیکەشکەوە بیستومە واتە نەک لە حکوومەتی ناوەندی ئێمە لە دەرەوە دەگەڵ دژبەرانی حکوومەتی ئەسێ ناوەندیش کە هێزێکی ئەو تۆشیان نییە ئادرسێکی مشخصمانەوە ئێمە بەهێند وەرناگرن. بەس ئێمە مشکلەکە لە لای ئێمە وایە دژی دیالۆگ دروست وە پرەنسیپ دروست، بەڵام ئایا ئێمە وەک هێزەکانی کوردستانی یەک فاکتۆری سربەخۆی کوردستانی ڕۆژهەڵاتمان دروست کردووە جا چ لە دەرەوەی ئێستەکان حکوومەتی ناوەندی بێ بۆ پێشبینی لە حکوومەتێکی داهاتوودا یا ئێستەکانەش ئەگەر دەوڵەت بێتە دەمشکلەوە بتوانێت دەگەڵ ئەوە مەجبور بێ بکەوێتە دیالۆگەوە نیمانە. پس ئەمە چۆن دەتوانانی باسی دیالۆگ بکەین کە دەعاڵکدا هەوڵ نادین بۆ ئەو فاکتۆرەکە پێک بێنین. ئێمەتر خەریکی بەداخەوە هێزی تاکین یعنی وەک تاکە حیزبین ئەوانەش مێژوو نیشانی دەدا چون ئێمە بۆ ئەو ژێر چەترە هەوڵ نادەین حتا ئەوەش دێشخایەندا دەبێتە تووشی فەرسوودەیی تووشی نەئاکامی تووشی جودایی فکری و شتێکی سەیریژ نییە کە هەر خودی ئەو حیزبانش کە تاکن دە بۆعدی زەمانیدا تووشی بەئیسلا لێکدا بڕان و لێکەوتن بن چون ئەوە بۆ خۆی سیستمەکە قەوارەکە غەڵەتە. جیاوازیە کێستێ دەگەڵ ڕابردوو بەدی دەکرێەوەیە کە لە دوای شۆڕشی گەلانی ئێران حیزبەکان و گەلی کورد ئەو نوێنەرایەتی کە بەناوی گەلی کورد پێکات زۆر یەک گرتوو بوو لە ئێستێدا. هۆکارەکەی ئەوە نییە لە 40 ساڵی ڕابردوودا هەر حیزبەکان بەتەنیا هەوڵیانداوە ئەو گفتوگۆیە لەگەڵ کۆماری ئیسلامی بکەن نەک وەکو کۆدەنگیەکی گشتی وەکو ناوەندێکی گشتی یان وەکو بەرەیەکی کوردستانی. من بە هەموو ڕێزێکمەوە بۆ هەموو لایەنەکانی کوردی لە کوردستانی ڕۆژهەڵات ئایا بەڕاستی باوەڕیان بە پلۆرالیزمی ئازاب هەیە؟ بە قسە نا بەکردەوە. ئایا پێیان وایە کەوان دەبن بەشێک لە دەسەڵات لە داهاتوودا یا بڕوان بەوەی کە دەبنە دەسەڵات لە داهاتوودا؟ ئەوە ئاستەنجی هەرە سەرەکیە کە مەسەلەن جا هەرێک لە حیزبەکانی کۆمەڵە یا ئەوی دیکە گەلەت دەبن ئەویش هەر پێی وایە ئەو دەبێتە دەسەڵاتی داهاتوو. جاگە ئەمە پێمان وایە دەسەڵاتی تاک دەبین لە داهاتوودا هیچ پێویستی بۆ نابینین دەگەڵ لایانی دیکە دانیشین. باشە لە ئێستادا بەداخەوە حرەکەتەکانی ئێمە هێزەکانی ئێمە بە هەموو ئەو قوربانی کە داویانە بەو هەموو زەحمەتی کە لە پێشماندا بوو تا ئێستێکانەش ناتونتە سەرەوە قەناعەتەی کە لە ژێر حاڵبی لە ژێر منوشتەکەم لە ژێر یەک چەتردا بن کەم ینی ئەوانش ملکەتی یەک دەستور بن. هێزەکانی ئێمە بەداخەوە دەبەرابەر چێدا مەسئولە. وەختێک گەتوو دەسەڵاتێکت هەبێ کە ئەو دەسەڵات دەبەرابەر لایەنێکدا مەسئول نییە چۆن دەتوانێت بەسەر خۆیدا بێتەوە؟ ناتوانانی توانای بەسەر خۆدا هێنانەوەی نییە. ئەوە ڕوانگەیەکی سیستەمیکە. منێک نیم ئەو شتە دەڵێم کاتێک حرەکەی ئێمە بوونی یەکدانە حرەکەی سیستەمی کە حرەکەتێک دەکەین و دوایی بتوانێت بەسەری دابێتەوە ئێمە بخاتە پرسیار نیمانە. ئێمە هەستیەک لە هێزک گەورەکان چووکەکان حتا گروپێکی 15 نەفەری کە پێک دێ هەر کارێکی بیکە خۆی سوڵتانی قەزاوت لەسەر کاری خۆیەتی هیچ کەس ناتوانێت ملکا کە تو ئەوەی دەکەی خۆ دەگەڵ قازانج و بەرژەوەندی ئەو میلەتە نایخواتەوە. ئێمە ئەو معیارەمان نییە. مامۆستا لە نێو حیزبەکاندا ناکۆکی و مەبلانێ دەبیندرێەوە حیزبی دیموکرات بەسەر دوو لایەندا دابەش بووە. کۆمەڵەکان ئێستا سێ لایەنن. ناوەندێکی هاوکاری پێکاتوو بە ناوی ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران کە تێیدا 4 لایەن بەشدارن کە دوو لایەنی کۆمەڵن و دوو لایەنی دیموکراتن. پێشتر سازمانی خەباتیشیان دەگەڵ بوو کە هاتووتە دەرەوە. حیزبەکان لەگەڵ خۆیان کێشەیان هەیە ئامادەنین پرسی ناوخۆیان چارەسەر بکەن بەڵام لە ناوەندێکی ئاوەدا پێکەوە دەتوانن هاوکاری بکەن. ئەم نامۆیە و ئەم تەزادەی کە لە نێو حیزبەکاندا دەبیندرێ ئێوە چۆنی هەڵدەسەنگن؟ من پێم وایە ئەگەر حیزبەکانی ئێمە کەم و زۆر ئێستەکانە دەنێو حیزبەکانیشدا ئەو گەنگەشەیە هەیە واقعیەتێکە ئەوەش بۆ خۆی شتێکی زۆر بە مثبەتی دەبینم لە کوردستانی ڕۆژهەڵاتدا. حیزبەکانی ئێمە بێ ئەولا هەمویان دەبی لەسەر قەوارەی
حزبی سازمانی حزبی و نەگەوە حزبی دموکراتی بڵام کۆمەڵە هەمویان بە گەور و چووکەوە دەوی بەسەر خۆ دابێنەوە ئەو قەوارەی کە هەیەە وڵام دەر نییە ئەو قەوارە ناتوانێت یەکێتی پێک بێنێ ئەو قەوارە ئەو شێوە هزرەی کە دانراوە ئەو شێوە پەروەردەیە کە ئێمە هەمانە ئێمە وا بار ناهێنێ کە دەگەڵ لایەنێکی دیکە بۆ حرەکەیەکی بە نێوی کوردی بۆ مافێکی نیشتمانی هەوڵ بدەین پس وابوو ئەو شێوەیە بارهێنانەی ئێمە کە دامان ناوە تا ئێستی هەڵەیە ئێمە تا ئێستی ئەلعانەکان لە کوردستانی ڕۆژهەڵات لە پەنداوی کولتوری ڕابردوومان دەخۆین کولتوری ئێمە ئیجازەی پێنەداوی مەسەلەن ببین بە خائین باشە نەک ئێستێکانە سیستمی ئەوڕۆکانی حزبی ئێمە ئیجازەمە پێنەدا لە کوردستانی باشوور زۆر بە ئێستەکانە ڕوونی دیتمان کە ئەو قەوارەیان نییە ئەو بەرژەوەندێ دروست نەکردرابوو ئەو حیزبە شۆڕش جێرانە ئەو هەموو خێنەکە درابوو زۆر بەڕاحەتی کەوتنە دەداوی ئەو دەسەڵاتێکە بە شوێنیدا دەگەڕان و بتوانن هەتا ئاخر خاچی کوردستانیشی بۆ بفرۆشن یعنی ئێمە بێبەری ئێمە جاروبار بیسمەوە کە دەڵێن کوردستانی ڕۆژهەڵات خاوەنی ئەو کولتورە نییە ڕاستە ئێمە کولتورێکی دیکەمانەیە ئێمە فەرهەنگێکی دیکەمانەیە لە کوردستانی ڕۆژهەڵات بەڵام ئەمن بە هیچ شێوە بەو شێوەی کە هەمانە ئەلعانەکانە هەر وەک 42 ساڵ لەمەوە پێش ئێمە ناتوانین کەڵکی لێوە بگرین حیزبەکانی ئێمە دەبی بەسەر خۆیاندا بێنەوە دەبی پرۆژەی نیشتمانیان هەبێ نەک حیزبی ئێمە پرۆژەی حیزبیمان هەیە باشە ڕۆژێک بە ئەو قەناعەتە گەیشتین بە هیچ شێوەیەک وەک تەگلایەن ئێمە ناتوانین هەمبەری دوژمن ڕاوەستین و لاوازبوونی هەر یەک لەو هێزانەی دیکە بە لاوازبوونی خۆمان بزانین ئەو دەمی ئیشانسی ئێمە ئاسۆ ئێمە ڕوونە ئەو دەمی ئێمە دەگەڵ مشکلە دەرەچیەکان ململانی دەکەین بەڵام ئێمە ئێستەکانە زیاتر دەگەڵ خۆمان ململانی دەکەین نەک دەگەڵ دژمن لەو سەردەمەدا کە دکتۆر قاسملو سکرتێری گشتی حزبی دموکراتی کوردستانی ئێران بوو و حزبی دموکرات حیزبێکی یەکگرتوو بوو ئێوە لە دوو قۆناغدا نوێنەری دکتۆر قاسملو بوون لە تورکیا و دواتریش لە وڵاتی سوئیس جیاوازەکانی ئەو سەردەم ئیخەبات و تێکۆشانی حیزبەکان بەتایبەتی حیزبی دموکرات لەگەڵ ئێستێ چ جیاوازیەک دەبیندرێ ئەلبەتە ڕاست بۆ تێبینیەک ئەوەی کە بە من یەکێک لەو شخصیەتانەی کە لە خەباتی کووردا یەکجار حرمەتم بۆ هەیە جەنابی دکتۆر عەبدوڕحمانی قاسملووە دیارە من ئەو دەمیە لە تورکیا نوێنەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران و تەبیعەتەنش لە دوورە قاسملو نایمینی بیستبوو من حرمەتم بۆی هەیە بەداخەوە هیچ وەختێک شانسم نەبوو کە لە نزیکەوە بە خزمەتی بگەم و لە دەرسەکانی لە نزیکەوە وەربگرم مەسەلەی یەک ڕاستی دەبی ئەوە قبول بکەین دکتۆر قاسملو ئەگەر قازی محەممەد ئەو دەمی باسی ئەوە دەکەین لە نووسراوەکانی خۆیدا ئەو بەو شێوە ئاماژە بە قازی محەممەد دەکات دەڵێ تاقە گوڵێک بوو لە سارایە گڕوا بوو بەڵام بەداخەوە ئێمە دواییش دکتۆر قاسملو گوڵێک بوو زۆر بەتەنیا بوو لەباری هزرەوە بێ ئەندازە لە هاوڕەکانی لێ پێشتر بوو ئێمە بە تەک ناتوانین سەرکەوتوو بین ئێمە هەرچەند شخصیەتی باشیشمان هەبێ بەڵام نەتوانین هێزێکی نیشتمانیمان هەبێ کەوەش گرێدراو بۆ چووی خودی دکتۆر قاسملوش بەخۆشیەوە هەر ئەوە بوو گرێدراو بە شەخص نەبێ ئێمە ناتوانین سەرکەوتوو بین دیارە ئەو دەحش بە شەیدبوونی دکتۆر قاسملو وەک شخصیەتێکی کاریزماتیک وەک ئینسانێک کە لە دنیای دەرەوە لە زمانی دیپلۆماسی دەرەوە حاڵی بوو کوردستانی ڕۆژهەڵات زەربەیەکی یەکجار گەورەی وەکەوت تەبیعەتەن بە شەیدبوونی برادرانی دیکەش لە کۆمەڵا ئینسانی زۆر هەڵکەوتوی تێدا بووە کاک دکتۆری جعفەری شەفیعی و کەس جەماعەتی دیکە ئەوانە سەرمایەی کوردستانی ڕۆژهەڵات بوون بەداخەوە ئێمە نە ئەوان توانیان چون ئەو پرۆژەمان نەبوو ئەو پرۆژیان نەبوو نە ئێستێکان ژەمە ئەو پرۆژەمانەیە کە بینێتدا پرۆژەیەکی نیشتمانیەوە ئێمە دەبی ئەوە دروست بکەین ئەوە دروست نەکەین بەدایانی تاکی دکتۆر قاسملوشمان لە داهاتوودا دەبی هیوادارم لە دایک بێ باشە من لەگەڵ ئەو قسە نیمە کە دەڵێن کوردستان ئیدی قاسملوچی دیکەی لە دایک نابێ نا لێی دەبێ کوردستان بەرحاڵ ئینسانی زۆر هەڵکەوتوی تێدایە ئەو بەداخەوە بەڵام ئێمە پرۆژەی دروستمان نییە نەماتوانیوە تا ئێستەکانە ئەو پرۆژەیە بەسەریدا بینی و بەیەکەوە هاوکار بین لە وتەکانتاندا زۆر باز لە پرۆژەی نیشتمانی دەکەن و بابەتێکی زۆر گرنگیشە
پێشنیاری ئێوە چییە بۆەوەی حیزبەکان چ دیموکراتەکان چ کۆمەڵەکان چ لایەنەکانی دیکە کە ئێستا خەبات بە ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن بۆ ئەوەی کار لەسەر ئەم پرۆژە نیشتمانیە بکەن پێشنیاری ئەوە چی؟ من بەو شێوە باسی دەکەم ئێستێکانە بەخۆشیەوە دەڵێن هەندێک لایەن هەنا کە جەبر وای لێکردوون کە بێندانیشن باوەڕی حزبی ئەوە فەرقی زۆرە بەداخەوە بۆ من ئەو دەمی ینی لەباری ستروکتوری فکریەوە لەباری قوارەی حزبیەوە دەوی بەسەر خۆیان دابێنەوە بۆ ئەوەی کە زامن وەک ئەگە بڵام ئیدئال باسی ئەوە بکەم کاتێک لە کوردستانی ڕۆژهەڵات مەسەرەن ئێسێ باسی ئەو چوار حیزبە دەکەین کە بەخۆشیەوە توانیوانە بە یەکۆدانیشتنیان بێ کاتێک ئەگەر گولەیەک بەرەو سینجی کۆمەڵەیەک هات ئەگەر دموکراتێک و ئەگەر کۆمەڵەکەی دیکە سینجی خوانەوە بەردا ئێمە دەڵین ئاسۆمان ڕوونە ئێمە ئەو دەمیتوانیمانە هێزێکی یەکگرتو دروست بکەین بۆ ئەوە من پێشنیارم ئێسێک ئەو لایەنانە بێکۆدادەنیشن دەبی بەرژەوەندی نیشتمانی ببێتە چەتری ئێمە ئەو بەرژەوەندی نیشتمانیە دیارە باسی دەتوانی زۆر لەسەر بکەین من لەسەر قەناعەتم کوردستان ڕۆژهەڵات ئینسانی نوخبەمان هەیە دەتوانین پەنایان بۆ بەرین و داوایان لێ بکەین بێن بەشدار بن لە داڕشتنی هەمچین پرۆژەیەک کە بتوانێت بەرژەوەندی نیشتمانی بۆ ئێمە بپارێزێ و بتوانێت حیزبەکان لایەنەکان تاکەکان هەموو ئەو کەسانی کە دایان هەوێ بۆ مافی چارەنووسی کورد لە نیشتمانی کوردستاندا باسی نەتەوەی کورد ناکەم چون کوردستان ئێستەکانە خاوەنی میلەتەکانی دیکەش لەسەر ئاخەکەی دەژین باشە دێنی پرۆژەمان بۆی هەبێ دەوەدا ئێمە دەبی مکانیزمی بەیەکەوە کارکردن دروست بکەین هێنری فرۆید باسی ئەوە دەکات دەڵا بەیەکەوە کۆبینەوە سەرەتایەکە بەیەکەوە بمێنینەوە پێشکەوتنیەکە بەیەکەوە کار بکەین سەرکەوتنە ئێمە تا ئێستێکانە لە فازی یەکەم داینە بەیەکەوە دانیشتنمان کردو دانیشتن دەکەن یەکجار باشە بەڵام بەیەکەوە بمێننەوە بۆ دروستکردنی ئەو قەوارەیە ئەو پرۆژەیە بەڵام بێنە ئەو دەفعی مەیدانی کردەوەدا کارەکە چۆن دەکردرێ من لەسەر ئەو قەناعەتەم ئەگەر هێزەکانی ئێمە بێن بەو شێوە بۆ ئێستێکانە بزوتنەوەی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات بچن ململانیان لەسەر سیستمی شێوەی بەڕێوەبردننی داهاتووی کوردستان بێ نەک لەسەر وەدەستگرتنی دەسەڵات لە کوردستان بێ ئەوان دەتوان لە داهاتووی کوردستاندا پرۆژەیەک دادنیم کە خەڵک خاوەنی ئەوە بێ یەکی دیکە دەتوانانی بڕێک ڕادیکالتر ناسیۆنالیزم بێ باشە بەڵام لەسەر پرۆژەی نیشتمانی بۆ ئەو زەوی کە ئێمە خەباتی بۆ دەکەین بۆ ئەو ئیقتصادی کە خەباتی بۆ دەکەین ناتوانێ دوو جوابی بێ ئەگەر دوو جوابمان بوو ئێمە دەهاڵەداین ئێمە ئەو ململانێ پس دەتوانێ لەسەر چۆنیەتی پرۆژەکەمان بۆ داهاتوو بێ ئەو دەبێت باوەڕمان بەوە بێ کە ئێمە ئێستێکانە لە حاڵەتێکی گوزەراداین ئەمە باسی ئەومە ڕێبەرە هەڵکەوتوانەمان کرد چ باش دەبوو ئەوان دەفکری دەسەڵات و دەستەوەگرتنەوەی داهاتووی ئێرە کوردستاندا نەبوویان هیچیش نین ئێمە هێندێک وا باز دەکەن باریتی ئۆریەوە دەڵکا کە هەر حیزبێک حقیقەتە بۆ دەسەڵات حەولەدا بەڵام ئێمە دە پرۆژەیەکی نیشتمانیدا ئێستا ناتوانین بۆ تەقسیمی دەسەڵات لێرەوە کار بکەین ئەوە خەڵکی کوردستانە لە داهاتوودا ئەو دەسەڵاتە ئەویش بۆ ماوەیەکی دیاریکراو بە ئێمەی دەسپێرێ من حیزبی ئاو دەمی دەبی دە پرۆژە و دە ئەقلیەتی بارهێنانی مندا ئەوە بێ بۆی هەیە ئەمن بۆ دوو دەورەیەک لە کوردستاندا دەسەڵاتم بەدەستەوە بێ بەڵام بەداخەوە ئەوە بۆ من لە باری بارهێنانەوە دا پرۆژەی ئێمەدا دەکاری ئێمەدا شێوەی حزبی ئێمەدا ئەوە غەڵەتە ئێمە وا هزرەکانمان گۆش کردراوە کە ئێمە سبەینێت دەسەڵات بەدەستەوە دەگرین کە دەسەڵاتیشمان بەدەستەوە گرت بۆ نمونە ناچینە سەر مەسەلەی کوردستانی باشوور نمونێکی تەواومان هەیە کەیدی ئەو دەسەڵاتە قۆرغ دەبێت بۆ ئیدی ساڵهای ساڵ ئەوە زیاتر لەباری اقتصادوێنی گەلی ئێمە لە ژێر ستەمی نەتەوایەتی هاتوۆتە دەرێ ئەو دەفعی دەکەوێتە ژێر ستەمێک
کە ئیدی ئارەزووی ئەستان نەبوو خەونی نەبوو کە ئەو ڕۆژ تاڵە ببینێ کە ئەو دحی بەدەستی خۆی حکوومەت و سیستمی خۆی دادەچەوسێتەوە کە بە شێوەیە گەسەلعان لە کوردستانی باشوور باسی چەسانەوە ناکەین بەڵام باسی گەندەڵی دەتوانین بکەین کە خەڵکی ئێمە ئازار دەچێشێ یعنی ئێمە لەوە دوور نین ئێمە ناتوانین بڵێ ئێمە وا نابین چ گەڕانتێکمان هەیە چ ئۆرگانێکمان هەیە چ سیستمێکمان هەیە کە بڵین ئەوە نابێ نیمانە پس وابوو ئێمە لە گشتێتی خۆیدا بۆ من دوتر قاسمون لە ساڵی 88 ئەگەر حافزەم خەتان لێنەکە لە مادرید فۆرمولێکی ئاوا پێشنیار دەکات جانامێ فۆرمولەکەی ئەو خیانەتی لێ بکەم دەڵێ کورد دەبی ببێتە فاکتۆرێکی سەربەخۆ یعنی بۆ فاکتۆرێکی سەربەخۆ هەر حزبی دموکرات یا هەر کۆمەڵە ئەوڕۆ باسی حزبی دموکرات یا کۆمەڵە دەکەین یا کۆمەڵەکان یا حیزبەکانی دیکە کە دەتوانانی سبینێ دروست بکردرێ ببێ یعنی ئەگەر ئەو بەرژەوەندی نیشتمانی ببێ ئێمە ترسی ئەومان نابێ هەر گروپێکی دیکە دەهەیە ببێت بەڵام دەبی بێتە ئەو بەرژەوەندی نیشتمانی ئەگەر دەو بەرژەوەندی نیشتمانی دابوو مەیدانی ئاوەڵەیە ئێمە زۆربەی هەرە زۆری خەڵکی کوردستانی دێنینە دەو بەرژەوەندیە دەو چەترەوە ئەو دەمێک ئێمە دەتوانین بڵین بە نێوی کوردستانی ڕۆژهەڵات دەگەڵ لایانی بەرامبەر دەتوانین بکەوینە دیالۆگەوە ئەمە دەتوانین داوای مافەکانی بکەین بەڵام بەداخۆ ئێمە زۆر لەو مەسلەی دوورین دیارە بە کورتی ئەمەژەتان بە بابەتێکی گرنگ کرد بەڵام دەمەوێت وەکو پرسیارێکی سەربەخۆ لەگەڵتان باس بکەم بابەتی ڕاهێنان و بارهێنان لە ناو حیزبەکاندا ئێوە پسپۆڕن و خوێندنتان تەواو کردو لەو بۆرەدا چەندە گرینگە کە حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بایەغ بە پرسی ڕاهێنان و بارهێنان بکەن لە ناو حیزبدا یەکێک لە بە بۆچوونی من یەکێک لە کارە سەقەتەکانمان ئێستێکانە دەنێو تەواوی حیزبەکاندا ئەوەیە ئێمە ڕاستە زۆر کورد لەو لایەنەوە باردێنین کە کورد نەبەزە کورد شۆڕە ژێرە کورد ناچەمێ باشە بەڵام ئەوەشمان هەر عینی ئەوەش دەگەڵ ئەو کەسانە باردێنین کە وەک من بیر ناکاتەوە باشە ینی خۆی لە خۆیدا ئێمە بە کوردەواری خۆمان دەڵە هۆرەیەک لە خۆمان دروست دەکەین دەحاڵەتێکدا ئێمە بارهێنانی ئێمە وکتم ئەگەر دنیو حیزبی دموکراتدایە دنیو کۆمەڵەدایە دنیو خەباتدایە دنیو پارتی ئازادی کوردستاندا کاتێک بارهێنان دەکردرێ خۆشەویستی هەموو ئەو لایەنانێک کە بۆ خەبات دەکەن بۆ لە کوردستانی لە ڕۆژهەڵات دەبی دروست بکردرێ کە ئێمە دژی مەسەلەن حیزبی دموکرات نین بەڵکو هەر هێرشێکی بکردێتە سەر ئەو ئێمە ئەوەڵین نەفەرین دەبی خۆ بەکوش بدەین بۆ ئەوان چونچین نەمانی ئەو کەسبوونی ئەو بە لە بینچوونی خۆم بزانم ئێمە لەوە دوورین ئێمە نەک لەوە دوورین بەڵکو حتا ئەو ئیجازە ئەو زەحفەی بارهێنانی ئێمە نەک باشکراوە دەزانین نەک لایەنەکانی بڵین دژمنە دەسەڵاتێن ناوەندی لەو هەلێک هەڵگوەردەگرن حتا دنیو لایەنەکانی خۆماندا دنیو کوردەکاندا هێزێک کە بڕک دەسەڵاتی مادی و ئیمکاناتی هەیە بۆ کەسکردنی ئەو لایەن و ئەو لایەن لەو هەستە کەڵک وەردەگرێ و بەداخەوە دەبێتە چی باعیسی شەقبوونی ئێمە پس پەروەردەیمان غەڵەتە ئێمە هزی خۆ بەئیسلا دیفاع لە خۆ زۆر باردێنین بەڵام هزی نیشتمان بە گشتێتی خۆی بە هەموو تاکەکانی خۆیەوە بێ ئەندازە بەلاوە دادنین ئێمە خۆشەویستی بۆ بیری جیاواز پەروەردە ناکەین ئێمە بۆ بەشێکی زۆری لە کۆمەلگای کوردی پەروەردەیان ناکەین دەی ئەوانە دژمن زۆر بەڕاحەتی داقۆزێتەوە ئەگەر هەلێک بۆ پێک دێ لیان کەڵک وەربگرێ و بۆ لای خۆیان پشێشێت و بەداخۆ دەبنە هۆی شکستی ئێمە لە ئۆکتۆبردا ئەو لە کوردستانی باشوور بە جوانی دیتمان دەوڵەتەکانی دراوسێ یا دژمنانی ئێمە هەروە بێلایەن ڕناوەستن ئێمە دڵین نابێ من لەسەر قەناعەتە نیم ئێمە دوو من ئەوە بەشێکی زۆر ساکارانە بوو مەسەلەکە دەچم ئێمە دەمانەوە بچین دەگەڵ یانێک یانی وەک تیمێکی فوتباڵ ئەکایە بکەین ئێمە ناتوانین بڵین ئەو تیمە ئەگەر ئەو دروازەبانەکەی باش نەبێ ئەگەر دیفاعەکەی باش نەبێ ئەگەران بێ لیان دەبینەوە نا ئێمە بە هەموو ئێکیپەکەمانەوە دەبێ دەروازەبانەکە دیفاعەکان هەمووی کار بکەی کە تو ئێکیپێکی دروستت هەبێ
دەتوانی لەسەر ئەو ئەکیپێ ئەو کە دێتە پێشتەوە تاسیر دەبێت نا تەنیا فاکتۆرەی کە دەتوانێت تاسیری لەسەر ئەوە هەبێ ئەو ئەکیپەیە ئێمە جا بەداخەوە کولتوریشمان ئەوە بارهێناوە ئەگەر دۆڕانمان ناڵێن حیبەکەمان چ بوو دەڵێن جەسارەتە بە دوو شەی ناکاڵیش دەڵێن ئەگەر ئەو دەواازەبانیان دەگەڵ نەبایە ئەگەر ئەو دیفاعیان نەبە بەخوا دە گۆڵمان لێ دەدا نا ئێمە ناڵێن دەواازەبانی چاکمان نەبوو دیفاعی چاکمان نەبوو پەرمەیسلا مڕەبی باشمان نەبوو بەسەر ئەوە داناینەوە ئەگەر بێ بەسەر ئەوە دابینەوە چون بەرژەوەندی نیشتمانیمان دروست نەکردو مڕەبی دەچێتەوە ماڵە خۆیان ئەگە دەواازەبانەکە دەچێتەوە ماڵە خۆیان هەر ئیکیپەکەمان ڕاو دەبێتەوە ئەمە بارهێنانمان دەوەدایە ئەو بارهێنانە دەبی بگۆڕین ئەوە بێتە کولتوری ئێمە بەڵێ زیاتر لە 30 ساڵە حکومڕانیەکی کوردی لە باشووری کوردستان هەیە و دوو حیزبی سەرەکی پارتی و یەکێتی باشووری کوردستان بەڕێوە دەبن نمونەی حکومڕانی بۆ باشووری کوردستان ئایا دەتوانێت وەڵام دەربێ بۆ داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان بەداخەوە نا بەداخەوە ئەوەی کە ئەو سیستمی دەسەڵات کە حیزبەکان لە فکری دەسەڵات دەستەوە گرتن دابن بتاوە ئەو امتحانی خۆی داوە ینی عینی ئەوە تاقیب بکەینەوە لەمە پێش ئاماژەم بە مەسەلەی تێوەری کرد دوایی چاوەڕانی ئەوش بین نەتیجەیەکی دیکەی هەبێ بڵین نەخێر لای ئێمە وانابێ هەڵەیەکی مطلقە مێژوو لەسەر ئێمە ڕناوەستێ ئێمە ئان بێ ئەوەی کە قەزاوەتێکی زاڵمانەمان لەسەر هەر یەک لە مەسلەیانەکانی کوردستانی باشوور بێت ئێمە هەڵەکانیان دەبینین ئێمە ئایا لە نێو خۆماندا حازرین بەسەر ئەو هەڵانی خۆماندا کە لە ئێواندا دەبینی بینەوە ئایا حازرین ئەو پرۆژانە ساز بکەین بۆ داهاتوو کە نەبێتە ئەو هەڵانەی کە ئێستاکانە دەیبینین ئەوە بۆم گرینگە سیستمی حکوومەتی ئێمە ئەگەر دەوڵەتەکانی پێشوو توانیویانە بۆ بەرژەوەندەکانی اقتصادی خۆیان بۆ بەرژەوەندی سیاسی خۆیان کوردستانی چوار بەش کردو هەر ئەوە ئێستاکانە لە کوردستانی باشوور بۆتە هۆی دابشکردنی تا لەباری جوغرافیایی تا لەباری سیاسیەوە بەداخەوە پێ باسی دوو ناوچە دەکەین دڵی زرد یا سەوز پەزەگوابی بێ ئەوەی کە قەزاوەتێک زاڵمانە لەسەر لایانی ئاو بێ باشە حرەکەی ئێمە لەوێ دروست نەبوو پرۆژەی ئەو دەمینی بۆنی پرۆژەیەکی نیشتمانی نەبوو من ساڵی 92 کە ئەو دەمی هەڵبژاردنەکان دەبوو گەورەترین ترسی هەموو خەڵکەوە بوو ئایا لانی ئایا بێ بڕیاری خەڵکی قبوڵە خەڵدان کورد نە بۆ چونچین ئێمە و دوای دەسەڵات دەکەوی ئێمە ناڵین باشە من و دوای وەدەستکەوتنی مافی چارە نووسی کوردستان دەکەو حزبێکم دەتوانم لە داهاتوودا تەسیری کۆمەڵایەتیم یا اقتصادی یا ئاینی یا بەیسلا ئاینزایم هەبێ کاکە مافی ئازادی منە باشە دەتوانم حتا لە بەشێکی دەسەڵاتیش دابم ئەمە دەفکیەوە دانین دەمانێت دەسەڵاتی ئێمە بێ دژمنانی ئێمەش لەوە کەڵک وەردەگرن بە یەکترمادادن هەروەکەی ئەوەی کە ئێستەکانە لە کوردستانی باشوور بەداخەوە بە بوونی ئەو هەموو پێشمەرگە و ئەو پشتیوانی نێونەتەوەی کە کوردستانی باشوور هەیبوو نەیتوانی لەوە کەڵک وەربگرێت دەیتوانی بۆ بەیسلا ئێستەکانە دەوڵەتێکی سەر بەخۆ پێگنێنێ بەڵام تووشی ئەوە زیێتە و 50 و چەند دەرسەد لە خاچی کوردستانی نەداتەوە بە خۆڕایی بە دژمن ئێمە دەڵێن سێ دەوڵەت بە دژی ئێمە یەکتریان کرد دژمن دەتوانێت چون لەسەر ئێمە شکێکیان نییە لەسەر ئێمە لەسەر ئەو پرۆژەی هاوبەش تێدەگەی ئەوان متتەفەقن بەڵام ئایا ئێمە لەسەر ئەو پرۆژەی هاوبەش ئەوەی کە باسی دەکەم پرۆژەی نیشتمانی متتەفەقین نا ئێمە هەروەشەکە ناتوانین یەکگرتو بین زۆر دەفە لە هەموو تاکێکی کودەگە باسی لێ بکەی داوایان لێ بکەیت دەڵە کاکە یەکێتی یەکگرتن ئەوە فقط کافی نییە وە کابراکتین دەڵێن ئەوە بە قسە ئێمە زیاتر لەباری هەستەوە بۆ مەسەلەکە دەچین ئێستا حیزبەکانی ئێمە لەباری واقعیەوە دەبی ملکەتی مێژوو بن وەخت بەسەر خۆیان دابێنن بێنەوە خۆ بە موەزەف دەبرابەر ئەو مەسەلەی دابینن دەتوانن ببن زۆر باشە بەڵام بۆ ئەو هەدەفانەی کە بۆی دەگەڕێ ئایا ئەوەیە بەسەرعاتەوە نەخێر ئەگەر نەتوانیەوە دروستی بکەی ئەو مشکلەی خەڵک نییە ئەو مشکلەی
مثلا من و جەنابەت دەمانەوێت شتێک دروست بکەین من و جەنابەت ناتوانین بە قەنەعەت بەیەکەوە بگەین و مشکلی خەڵک نێت دەبی من و تۆ ئەگەر باوەڕمان بەوەیە کە بێ ئەوەی کە من و تۆ یەکدر نەبین دەچین دەگەڵ لایانی دیکە قسە دەکەین بە وەک دوولایەن ئێمە زەرەر دەکەین ئەو مشکلی ئێمە دەمی ئەوە دروست بکەین. من مثالێکی زۆر بە لەباری بارهێنانەوە لە کۆبوونەوەیەک بووم چەند ماگ لەمەوە پێش بۆت باز دەکەم بۆی کشتەکە بۆ بینەرانی بەرەزی ئەو ئەکسیۆنی تۆ ڕاحەتر بێ جەماعەتێک کوردی باکوور و باشوور و ئیتفاقەن ڕۆژاوا ڕۆژهەڵات بووین قسەمان دەکرد چەند برادر چەند ئاڵای بەئیستا جۆرە جۆریان بەسەر سینجیانەوەوانە یەکیان لە منی پرسی قوربان ئەو ئاڵات پێ چۆنە کوتم بەداخەوە نازانم ئاڵایی چییە دیاڵای کوردستانەیە ئیجازە فرم بەمە پرسیار ئەمە چەند نەفەرین بەیەکەوە دانیشتن وایە بەڵێ جار لیان چۆن پرسی کوتم من ئەوەی بە مەتەنەوە نابینم ئیتفاقەن ئەوەی بە ترسێکی زۆر گەورە دەبینم کە ئێمە لە دیموکراسی حاڵی نەبووینە چۆ ئێستی هۆویەتی خۆمان دیاری نەکردو دابەشی دەکەین ویش زۆری پێسەیر بوو مەبەستە تو چۆن شتێکی وا دەفەرمی ئەو وانە ئیجازە فەرموو ئیمتحانێکی زۆر سات ئەو کابرا لەو ڕاڵەبانجی دەکەین دەڵێن بابێ لێمان پرسیە بڵا ئەرێ ئەنگۆ چێن چەند جوابمانەیە فقط یەک جواب ئێمە کوردی ئێمە چەند کورد نین ئێمە کوردین ئەمە دەوەدا مەسەلەی ئیدەنتیتی ینی مەسەلەی شناس مەسەلەی هۆڤیەت و مەسەلەی دوایەکە ئەلعانێمە کوردستان دابەش کردراوە چوار بەش کردراوە ئەومان بەداخەوە لێ تێکچووە ئێمە دەبی دەپێشدا خۆمان وە کورد شناس لەسەری ڕوون بینەوە بتوانین لە دنیای دەرەوە وە کورد بمان ناسم ئەگەوە کورتوانیمان مافی خۆمان بسەلمێنین وەک من لە وڵاتێکدا ئێستەکانە لەو شارێکە لی هەم پارلمانی خۆی ئەمەش فەرموو پارلمانی خۆی هەیە هەشتا پارلمانی خۆی هەیە ئاڵای خۆی هەیە باشە ئێمە لەو وڵاتێکی وەک سویسیەدا یەک ئاڵای کۆنفدراسیۆن هەیە بەڵام 26 دەوڵەتی چاکە ئەوە دوایی دیێتە گۆڕەوە ئێمە ئێستێکانە تا ئێستێکانە شناسی کورد دروست نەبوو کە دێن لێمان دەپرسین چێن ئێمە هەر یەکەی ئاڵایە کەڵ دەگرین دوژمنانی ئێمە تەبیعەتەن بۆ دەڵ ئاڵەت جەنابەت زۆر ڕەنگی جوانترە ئەوە ئاڵەکەی زۆر سوورە بە ئەو لاوە دەچێ حاڵی بووین ئێمان پێکەوە دەماناوێنە دژی یەکتر تەبیعەتەن هەروەکە لە ئێستا لە باشوور یا لە ڕۆژاوە عینی و شتە ئێمە لە کوردستانی ڕۆژهەڵاتیش لەوە بێبەرینین ئێمە دەبی ئەو پرۆژە نیشتمانیە دروست بکەین لەژێر ئەو چەترە بە ئێلانەکانی حیزبی بەئیسلانی حیزبی مەزومێت تەواو حیزبەکان نەبڵین حیزبێکی تایبەتون لە کوردستانی ڕۆژهەڵات ئەگەر باسی حیزب دەکرێت حیزبی دموکرات نییە یا حیزبی بڵین چون بە کۆمەڵەدانی کۆمەڵە نەکەڵ حیزب مەزوم ئەوەیە تەواوی لایەنە سیاسیەکان بێ ئەولا فێری ملکەتبوونی ئەو پرۆژە نیشتمانیە بین خۆمان لەسەرەوەی ئەو پرۆژە نەبینین تا ئەو کاتەی خۆمان لەسەرەوەی ئەو پرۆژە دەبینین تا ئەو کاتەی هێزی چەکدار بڕیاردەری ئەو پرۆژەیە دەبێ ئیلایەنێک ئێمە ناتوانین سەرکەوتوو بین چون هەر لایەنێک بێ دژمنانی ئێمە دەتوان لەوە کەڵبەر بگرن سبەینەکانتن دەژێر باڵی ئەو لایەنە کە چەکداری ئەوە ئیمکاناتی پێدەدا قولی پێدەدا دەکەوی دەکەوێتە دەگەڵ وتوێژەوە بەداخەوە ئەوەی کە دەچیرۆکی تا ئێستەکان دیمانە دیسانەکانە بەسەرماندا دێتەوە پس من لەسەر ئەوە زۆر ڕادیکاڵم زەحمەتە دەبی ئەو ئاواتەی کە من بۆ خۆم دەبمە دەسەڵاتدار سبەینەکانە و دەبمە وەزیر و دەبمە سەرکۆماری کوردستان ئەوە دەقەبر بنین نا خەڵکی کوردستانە لە داهاتوودا سەرکوماری داهاتووکەوە دەبژێرێ بۆی هەیە ئەمن خەباتی کورد بەداخەوە ئەوەندە درێژ بخایەنێ ئەمن بەچای خۆم نەیبینم بەس لە ئەلعانەوە ناتوانم دەسەڵاتێک بۆ خۆم دەستەبەر بکەم دەگەڵ کاکە جەماڵی و دەگەڵ گروپێکی دیکە تۆ ڕازی کە سبەینەکانە من سەرکۆمار بم ئەوە هەڵەیە ئێمە بەڵام من دەقسەکانی خۆمدا دەکارەکانی خۆمدا کە دەگەڵ خەڵک دەگەڵ دنیای دەرەوە ئەوڕەکانەکە بەخۆشیەوە ئێستێ ماس مێدیا یەک جار بەربڵاو بوو مافی خۆمە کە دەڵم دەگەڵ کاکە جەماڵ جیاوازی من و کاکە جەماڵ بەیەکەوەین
ئێمە من لە گولەیەک بۆ کاک جەماڵ بێ منم خۆی بۆ بەکوش دەدەم بەڵام لە داهاتووی کوردستاندا من پێم وایە پرۆژەی من لە کاکە جەماڵ بەهێزترە بۆ ئەوە پرۆژەی داهاتوویە من دەمێت لە باری سوسیالەوە قوتابخانەکانمان ئەوە بن دەمەوێت مافی ژن ئەوە بێ بەداخەوە کاکە جەماڵ بەو شێوەی نابینێ ئەوە جا خەڵکە بڕیار دەدا لایەنگری من زیاتر بێ یا لایەنگری جەنابی زۆرتر بێ کە ئەگەر ڕۆژێک وا هاتوو ئێمە توانیمان سەرکەوتوو بین دەسەڵاتی ژوە دیسانەکانە تاکید دەکەمەوە دەبی قەنەعەتم بۆ بێ کە ئەو دەسەڵاتە خەڵک پێم دەستپێرێ بۆ دەورەیەکی کاتی ئێمە لە عەقڵیەتی ئەلحانی ئێمەدا ئەوە نییە ئەوە خەتەرە زۆر ڕاستامەژەتەن بە بابەتێکی زۆر گرینکەرەوەش گەڕانەوەیە بۆ ڕای خەڵکی پێتان وایە دەبێت لە داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر ئاڵوگۆڕەیەکی سیاسی بێتە ئاراوە و حیزبەکان بگەڕێنەوە ڕای خەڵک وەربگرن ڕیفراندۆمێک بکرێ کە داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان چۆن ئیدارە بکرێ یان بۆ نظامی سیاسی داهاتووی دیسان پرس بە خەڵک بکرێ مەسەلا دموکراسی من بەخۆشیەوە لە وڵاتێکم ساڵانە 4 کەڕەت ڕێفراندۆم دەکردرێ شتێکی زۆر زۆر ئاسایە لێرە لەسەر هەب پرۆژەیەکی لە گوندێک کە هەفتان بێستا بنەماڵی تێدایە لەسەر ئەوەی کە دەگەڵ ئەو دەوڵەتەی لایەنە بێ ینی دەوڵەتی فێدراالیا دەگەڵ ئەو لایەنە بێ ینی هەڵبژاردننی بۆ دەکردرێ و دەنگدانی ڕێفراندۆمی بۆ دەکردی ئەوە پرانسیپ شتێکی زۆر زۆر ئاسایە بەڵام تا ئێستێکانە ئێمە زیاتر لەسەر ئێساس کارمان کردو لەسەر هەست کارمان کردو مەسەلەی کورد بە هەست جێبەجێ نابێ مەسەلەی کورد بە یەک لایەنێکی سیاسی حیزبێک هەر چەندیش بەهێز بێ جێبەجێ نابێ لایەنەکانی دیکە کوردستانەکانی دیکە هەمانن ئەو لایەنانی ئێمە دەتوانن هەر هێزێکی کە هەیان بێ ئەوە لە مێژودانیشانی داوە ئێمە هەمبەرمانەیە مخالفمانەیە ناڵێ پێ بگەین دەتوانێت دیسانەکان چون ئمە پرۆژەیەکی نەتەوەین ئمە نیشتمانێکە دەو نیشتمانەدا من ناتوانم داوای ئەو بکەم کە هەموو خەڵک سوور بێ هەموو خەڵک زرد بێ هەموو خەڵک سپی بێ جا بەرعەڵ باسی من حیزبەکان ناکەم ئێمە ناتوانین ئەو دەسەڵاتە دیکتاتۆری بەسەر خەڵکی کوردستاندا بسەپێنین ئێمە بۆ ئەو ئازادیە خەبات دەکەین خۆ بەخت دەکەین کە مافیان لێزەوت کردراوە پس گوابی سبینی ئەوانن کە دەتوانن بۆ ئەوە مافی خۆیان دیاری بکەن بەڵام ئایا ئێمە تەجروبەی ئازادیمان هەیە ئایا خەڵکەکانمان پەروەردە کردو بۆ ئەوەی کە چۆن دەنگ بدەن ئایا حتا دنیو حیزبەکانی خۆمان دەدا بۆی دێمە سەر پەروەردنی خودی حیزبەکانەوە ئایا ئێمە پرۆژە بە دەنگ بە پرۆژە دەدەین یا دەنگ بە شخص و بەداخەوە یا بە گروپێک و یا بە مەسەبێک یا بەلایەنێک دەدەین ئەوە لە کوردستانی ڕۆژهەڵات پێویستمان بە بارهێنانە پێویستیمان بە داڕشتنی بەڕاستی فەرهەنگێکە بەڵام بۆ ئەوەی کە ئێمە ئەگەر سبەینێت چوینەوە بتوانین دەگەڵ خەڵک پرۆژەیەکمان بێ بۆیان ئەمە ئەو پرۆژەمان دەبی حازر بێ ئێمە دەبی ئەو میکانیزمەمان حازر بێ ئێمە دەبی ئەو بڵین خەڵکێکمانەیە کە تا ئێستەکان نەیزانیوە یا نەیتوانیوە ئەو ستروکتوری نییە کە چۆن دەنگ بدا ئەگەر ئەو پرۆژە نەبێ دەو کوردستانی کە ئەو هەموو دابش کردراوە ناسمەوە سەری بەداخەوە لەباری ئاینەوە ماڵوێرانیان کردوین بەدەیان تەریقەتیان لێ دروست کردوون بەدەیان لەهجەی زمانیان لێ دروست کردوین بەدەیان باشە دەتوانم ئیدی بیژمێرم ئەمە پس چۆن دەتوانین ئەگەر ئەو پرۆژە نیشتمانیە دروست نەبێ کە بتوانانی ئەو چەترە بداتە بەخۆی وە بتوانێ بە ئیسلا ئادرەسێکی مشخصیش بێ بۆ خەڵکەکەی خۆی کە جێی متمانە بێ و بتوانێت ئەو دیموکراسیە بپارێزێ مامۆستا زۆرمان کات نەماوە باسی حیزبەکانمان کرد بەڵام پێم خۆشە باسی ڕۆڵی کەسایەتیەکان و ڕۆڵی دیاسپۆرا کوردانی دیاسپۆراش بکەین ئەوانەی کە پسپۆرن و خوێندەواری و کار دەکەن لە بوارەدا بە ڕۆژهەڵاتی کوردستان ئەرکی ئەوان چییە؟ دەزانی کاکە جەماڵ ئێمە ئەگەر باوەڕمە بە نیشتمانێک بێ ئەو نیشتمانە دیارە دەبی ئەگەر کەسایەتیش بوو خاناخا ڕۆژێک ئەو کەسایەتانە لێرە لە دنیای دەرەوە ئاسوسیاسیۆن پێک دێن ینی کۆمەڵا بەڵام ڕێکخراوی پێدەن بۆی کە ببنێ گروپێک ئەو هێزانەی ئێمە هەنە بەڵام کاتێک ئێمە دەتوانین ڕۆژێک شانسی خۆمان سەرکەوتوتر بکەین کە هەر تاکێکی کورد لە هەر جێگایەکی کوردستان لە ژوورەوە لە دەرەوە کە هەیە هەست بەو بەرپرسایەتی نیشتمانی نسبەت لە بەرابەر کوردستاندا بکە لە هەر گۆشەیەکەوە کە بۆی دەکردرێ دەبی دەستە چیلەی خۆی باوێتە سەر
ئەو پرۆژەیە ئەو مافەیەکە خەباتی بۆ دەکەین جادەوەدا تەبیعەتەن ئەوەی وەک فارزەڵ هەرچە باومەش بیشتر عەڵوی بەرفەش بیشتر ئەوەی کە بەیسلا مستەوای لەسەرترە تەبیعەتەن ئەرکی زۆرتری دەکەوێتە سەر ئایا زۆری گوێ پێ دەدەن تەبیعەتەن نەئە بەڵام ئەوەن ئێمە نابی دڵسارد بکاتەوە لەسەر ئەوەی کە خەڵکەکە ئێمە بەداخەوە تا ئێستەکانە نانهێشتووە بەو شێوە ئازاد بیر بکاتەوە کە بتوانێ لە بیرمەندەکانی خۆی بە جوانی گوێ بدە تا ئەرکی هەر تاکێکە بەڕاستی لە هەر جێگایەکەوە بە تایبەت هاندانی خوشکانی خۆمان دەکەم کە بتوانن زیاتر بێنە مەیدانەوە ئەمڕۆکانە مەسەلەی میدیا هەنەرۆ چاو لێ دەکەین زۆر بەڕاحەتی دەتوانێت لە ماڵە خۆی لە سەنەندەز لە کرماشان لە بۆکان دانیشێ دەتوانێت لە زۆر لایەنەوە بەو ئازادی ئەوڕەکانی منوت و لێرە باسی دەکەین نەبێ بەڵام لەسەر زۆر بابەتی دیکە لە دیوەکەی خۆی دانیشێ لەسەر فەرهەنگی کوردی لەسەر جلی کوردی لەسەر لە ئەو لایەنانەی کرد لەوێ دەتوانێت مەجای هەیە خەباتی بۆ بکە پڕی بکاتەوە فەرهەنگ سازی بکەین ئێمە ئەوەی لە دەرەوەشە تا ئەو ڕادەی کە بۆی دەکردرێت دەبی ئێمە کار بکەین ئێمە یەکشت من پێم خۆشە ئاماژەی پێ بکەم فەرهەنگێکی هێڵی سوور دەبی دابنین ئێمە بەداخەوە ئێستێکانە لە مێدیادا نەفرێک تەنیا بیر و بۆچوونی لەگەڵ من جیاواز بوو بەجێ ئەوەی کە بێم بیر بکەمەوە بۆچی لەگەڵ من جیاواز بیر دەکاتەوە ئەوەڵین ئەوەش هەردیسانەکەنە بارهێنانێکی سەقەتی ئێمەیە ئەوەڵین شتی کە بێری لێ دەکەینەوە چۆنی پشکێنم باشە نەک ئەوەی کە بڵم بۆ دەوڵەمەندیەکە بۆ بۆ شێوەی بیرکردنەوە بۆ خەباتی ئێمە ئەگەر زۆر بە ئیسلام هاتە مەیدانەوە ئەوەڵین شتی کە بیری لێ دەکەمەوە دەڵم ئەوە سەر بە فلان دەوڵەتە یا لانی کەم دەڵین سەر بە فلان حیزبەی دیکەیە باشە یعنی بەرحاڵ ئەو ئازادەی تاکە ئێمە دەمانەوێت بیشکین و کەچی لێوە نەگرین ئێمە دەبی ئەو جێگایە بکەینەوە بۆ هەر تاکێکی کورد ئەو تاکانش مەسئولیەتیان هەیە کە کاتێک قسە دەکەن ئێمە بەداخەوە باسی مەسەلەن مەسئولانی ئەو حیزبانە دەکردێت برا ڕخنە لێتی ڕخنەکەی لێ بگرە تو بێعورمەتی یانی چی تۆ ڕخنە لە شێوەی کارەکەی بگرە تۆ مێژۆکەی بێنە ژێر پرسیار تۆ مێتۆدۆلۆژیەکەی کارەکەی بێنە ژێر پرسیار تۆ دوایش پێمە لە کاکە تو بۆ یەک ناگری تۆ پێ بڵاو کارت غەڵەتە بەڵام بێعورمەتی پێمەکە تۆ مێ ڕوخێنە بەڵام بڵا ئەو کاری تۆ بەکارنایە ڕاحقوەتە دەتوانێت بڵێ کاکە مەسەن برادەری کۆمەڵ ئەو کاری کردی یا مەسەن جەنابی نێونایانم ئەو کارێکی ئێستێکانە ئێوە دەیکەن لە بەرژەوەندی مندانی لە بەرژەوەندی تاکی مندانی لە بەرژەوەندی کوردستاندانە کارەکانتان نامەسئولانیە بە ئەو فاکتانەوە بەڵام هێرشی شەخصی و بێعورمەتی کردن و یەک دڕوخاندن ئێمە غێرز ئەوەی کە ئەو هەستانە نەکوژین شتێکی دیکە ناکەین بەڵێ لە کۆتایی گفتوگۆکەمان داین سێ خولەکمان ماوە پێم باشە ئەگەر تێبین یەکتان لەسەر کۆی گفتوگۆکە هەیە یان قسەیەک ماوە بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ حیزبەکان کە بابەتێکی گرنگتان مەدینەزەر بفەرموو من دیارە زۆر کەمتر لەوە هەم کە مەخصوصی کوردستان نەسیحەت بکەم ئێمە بەڕاستی کوردستانی ڕۆژهەڵات ئینسانی زۆر بەکارە ئینسانی زۆر بە توانای تێدایە ئەگە باسیەوە دەکەین دڵی ئینسانی بە توانای تێدایە پاس دەبی خوشکان برایان ئێمە ئەو پرسیارە لە خۆما بکەین هەر یەک لە ئێمە ئیرادێکمان هەیە کێسێ پێی نەگەیشتوینە کە ئێمە ئەو یەکێتێ ئەو بەرژەوەندەی نیشتیمانی دروست بکەین پس ئەگەواوی بەسەر خۆماندا بێنەوە بۆ ئەوەی کە ئەو خۆشەویستی نیشتمانی دنی خۆماندا ئەو ڕێز لێگرتنە دروست بکەین کە بتوانین بە هەموانمانەوە ئاوێنەیەکی نیشتمانێک من بەنێوی کوردستان ئێستێکانە ئەوەندەی دەگەڕێتەوە سەر ئەو باسە ئێمە کوردستانی ڕۆژهەڵات بین زۆر زۆر سپاسان دەکەم بۆ بەشداریتان مامۆستا سۆپی وتی تەمەنا دەکەم من دیسانەکانە پیرۆزبایی لەو بەڕاستی ئەکسیۆنەی جنابەت دەکەم ینی فعالیتێکی زۆر باشە هیوادارم هەر وەک جەنابەت دایان خوشکی دیکە دایان برای دیکە لە وڵاتەکانی دیکە لە کوردستان ئێمە ئینسانی باشمان هەیە پسپۆری چاکمان هەیە هیوادارم ئەوانە هەرچەندی بۆمان دەکردرێت بیانهێنینە نێو مەیدان و لە چوارچێوەیەکی حورمەتدا بتوانین پرۆژە پێشنیار بکەین بۆ خەڵکەکەمان جارێکی دیکە سپاسان دەکەم بۆ بەشداریتان لە گفتوگۆ سپاسیەوە دەکەم